دەم باش تەماشەوانین gelekêja cardin bu bername xwe bernameyekî xelî bixêr bên. Bêguman tewerê rûjê wek ku hemû rojên dinyên cumaya tewereke vekiriye. Di nava vî tewerî de tu yê bîner her serinc û her behsek û her xwastek, her pirzgirêkekî tu bixwazî li ser bavî dikarî di nava vî tewerî de axiftinê li ser bikey. Tewerê emroman wek wê wazanin barêzan tewerî kirawe ye. Lem tewereya êweyî berêz babet û tewer destnîşanekin û qisey xwe te negêhnî li ser her pirs û her raw her babetek ke pêtan baş e. Yekêm peywendîşman bawkî îman li çemçemal. بەڵێ باوکێمان باشی بەڕێز زۆر سپاس فەرموو خۆشەویستی وەڵا لەسەر موچەی پێشمەرگە قسەگەن زەحمەت نەبێت بەڵێ ئەوە ئێستا بەیانی دوازدەی مانگە تا ئێستا موچەی پێشمەرگەمان وەرمان نەگرتووە ئەم چوار لیواکەین جا داواکاریمانەوەی کاک ئەنوەری حاجی عوسمانێتە سەر تەلەڤیزۆن معاشی پێشمەرگە لە ئێستادا 700,000 بەس ماوەسەکەی خۆمانمان بەنێ و زیادکردنمان ناوێت بەڵێ هیوادارم سەرنجی تۆ گەشتە بێ ئاری لە هەولێرەوە کاکاری باشتر بجەنابێت فەرموو دەستخۆشی بەرنامەکە دێ دەگەم کاکەکان گەلێک سوپاس کاکە ئێستا ئەگەر ڕۆژی کوردستان سەیر بکەیت تەلەڤیزیۆنەکان چەناڵەکان بگشتی سەیری کلیپەکان کە لەگەڵ کوردستان ناگونجێ لەگەڵ ڕۆشنبیری کوردستان ناگونجێ لەگەڵ کەرتی کوردستان ناگونجێ هیچ ئەسانسۆرێک هەیە لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری قسە بکرێ شتێک ئەنی بەداخەوە بۆ کلیفانە هەر گۆرانی بێژێک 5 کەس 6 کەس ینی کرد ئافرەت وا خەڵکی کردێر ینی بە شێوەیەکی جوان ینی ئافرەت بۆ ئەوخوا ڕسوا بکرێت یەکێتی ئافرەتان یەکی پێشنان بە جواب بێت لەو کلیپانە بەڵێ کاکاری ڕسوا نەکرێت بەڵێ کاکاری هیواداریم سەرنجی تۆش بۆ شوێنی پەیوەندیدار بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری کە ئەو ماین بۆ مەسەلە گەیشت بێ محەممەد لە شاری سلێمانی کاک محەممەد فەرموو کاک محەممەد ێوارە باش باشتر بجەنابێت فەرموو زۆر سپاس دەستخۆشی بەلای بەرنامەکە لێکەم گەلێک سوپاس زۆر سپاس وەڵام من ئەمێ لەسەر مەغدوری هێزی پێشمەرگە قسە بکەم بەداخەوە مەسلەی پێشمەرگە لە هەموو چینی توێژەکان پێمە چینێکی زۆر مەغدورە هەتا سەیرەکەی لە پێدانی زەویە ئێمە کۆمەڵی خەڵکی زۆرمان هەیە کە هەمووی کرێچیە هەمووی خاوەنی مناڵە هەتاکو ئێسەش لە مەسلەی زەویا سوودمەند نەبووە من لێرەوە لەم کەناڵی بەڕێسانەوە داوا لە وەزیری پێشمەرگە ئەەکەم بە چایە بە بار و گوزەرانی پێشمەرگا بخشێنێتەوە لەسەر وەزعی پێشمەرگە چونکە سەیرەکەین هەر تاوناتاوێکە لە کەناڵەکانەوە بەدی ئەکرێ فلان چین ئەوە سوودمەند بوون لە مەسلەی زەوی ئەمڕۆ ئەوە نەپارچە زەوی بەسەر چین و توێژەکانە تەوزەیەکرێ بەڵام لە مەسلەی هێزی پێشمەرگا بەداخەوە لە هەموو چینەکان دواکەوتوتەوە بەڵێ سپاس داستان لە شاری کەرکووکەوە کاک داستان فەرموو خوشکە داستان خۆشکی بەڕێزی من خۆمان ڕەفیقم هەیە کۆرە ناوی داستانە ئەیتر لە زمانی کوردیا گەلێ جار ناوێ بوو گەلێکیان بەکارێنێ دای لە بورینەکە خۆشکی بەڕێزی داستان خان فەرموو دەستخۆشیان بەرنامەکە یەکەم گەلێک سپاس توانێت بە ئازادانە بیروای خۆی لە مایکی خەڵک دەبێت من تەوەلەکەم ئەمڕۆ لەسەر ئەوەیە بۆچی ئەو مامۆستا فەرمان بەلانە کە تەمەنیان گەورە بۆ تاقەتی ئەو پیشیانەوە بۆچی خۆیان تەقاعود ناکەن تا ئەو گەنجانەی بێنە جێگانی تەعین بن بۆ گلەیی لە حکوومەتەکەن خەتای خۆمانە بۆ نمونە مامۆستای وان دیوە تەمەنی تا ڕادەیەک گەورەیە هەوڵێ بە تەواوی شەرحەکە هیوادارم بێت لە خۆی لە خەڵکەکە بکاتەوە بەڵێ بەڵێ مەش هیوادارین هێوای تۆ گەیشتی بێ بۆ شوێنی پەیوەندیدار محەممەد لە باژارێ دووکێ دیگەن ماکێک محەممەد فەرموو ڕۆژ باش باشێ گەلێک سوپاس كيكون من أرشك وهي أرش من نعزب خلينا مجالك خزان تين لقضاء الشيخان ما في صار تشل. بله. حتى ذي بطاقة أرزاقي بتشينا بالفارس دينا يعني هذا بيوصل أخذ خزانهم من فارس دينا. بونينا كيك محمد أجري بيتنا. أجري على أساس قوتي محافظة مثل قبيلة جتهم عائلة فارس بالجيش. بدك أفكي أزر بتشكيت خو خزانة خو خرسر ما بدك من حتى بالضبط. هی چه مکانیزم دینه که واتا لباجار دوی که لباجار دوی که چرا سری نه کرد لموصل نبه دیگر دنگ دفته گلی قربالغه که محمد از دبیجم اگر تو زیک در دور انت پیچه که دوتر بنده از تو شین گوداری هفت کن
پیشان اساس عمل دوگی بم بطاقه من سر دوگی و با پشتینگی هم نفکر سر ماده 140 حبا بگفت که یعنی نه چرا سر یک اومدید که نه من بطاقه غازیه یا نه بطاقه ارزاقی هر جا که تو چی بیشتر بطاقه ارزاقی دی بیشید نینه باشه تو 4 سال بده که خوی تو خیزانی خدا خیزانی خدا عیالی حتی بگفت که همی داره برای که کانال ها 4 سال یک بدی ولی که محمد وکو خیزان داره که دبراشی خان هیانها بطاقه ارزاقی اوینینه و هم لموصله وکو که چارچوبه ماده 140 از بوارم شیخان لورجی دبیجه 4 سر نیه ولدو که جویدارن جیت پیونی دارجی گوداریا سرنجا تکر بکایک محمد فرهاد لچمچم علاوه کایک فرهاد هم کاتو باش فرمو ایواری همو کارمندانی اناردی باش زور سپاس یعنی گموگو فراز زنگانه لچمچم علاوه خوشحالین یعنی گموگو پیشمگی کی ام اجتماعنا دیاره بو ماوی زور حولادن پیوندگان ورگیره بجداری کی زور تانه لسر هیالگان ناتو پیوندگان ورگیرین خوشحال بودم جارتوانی فرمو یعنی گم من لیروا داوا کاریکم لا همو او کسانی که این جوبیسی نارتین آی لدرو لا ناوی ولات اما پیشمگی ام ولاتین آیا من با خلکی روشن بیرو با پیشمگو باوی که بیسی ام کانالا پیروزیا اپرسم آیا موچی پیشمرگه با سیاستاز خلق را بریوا من هتاکو یساگا دوان وصیان وصال پیشمرگم یساگا معاشقم بو با سیاست دارگیش 3000 ایلی برن بو آبونا و بانی تنظیمانگا موچی پیشمرگه ورنگیراوا با لانا علیم بو کاربردستانه علیم لا وزایتی پیشمرگه آیا 3000 پیشمرگه بیدا بچی حتی 10 ساڵی تریش ئێمە گلەی ناکەین هەتا 10 ساڵ دیش معاشەکەمان 300,000 بێ گرنگتیەوە دەم خەڵک هەرێکە چونکە ئێمە لە وڵاتێکە ئیش و کار کەم بووە پێشمەرگایەتیەکەی شەکە ئیلا بێ بە 300,000 بکەی باشە من ئەپرسم فەرقی پێشمەرگەیەک ئاشاییسێک پۆلیسێک چییە بۆ ئەو معاشەکەی سێقات چواقات بێ بەڵێ کاک فەرهاد هەموو سەرنجەکانت گەیشتن پێم وایە پێشتریش هەر پێشمەرگە هەر لە چمچەماڵەوە تەلەفۆنی کرد بۆ لەسەر پرسی نهاتنی معاش و دوای کەوتنی معاش بێگومان لەم بەرنامەش بەڕێزان و ڕۆژانەوە ئێوە جێبیسیە بن پێشمەرگە کێشەیەکی جددی هەیە کێشەی کەمی موچەی کێشەی زۆری ئیلتیزامات و کەمی ئیمتیازاتەکە خۆیان ناڵێ لە هەموو ناوچەکانی کوردستان هەر لە زاخ و تاخانەقینەوە بگرێ ئێمە شیوادارین شوێنە پەیوەندیدارەکان بە تایبەتی وەزارەتی پێشمەرگە جێبیستی سەرنجەکانیەوەی بەڕێز بێ بله تماشاوان نجا وکو ما گوتی تاوری میروی وکیلی این دکارن هر سرنجو پرس کو بابت کوهین بخوازن لسر باغون کرم کن کاروان لشاری سلیمانیه وکای کاروان فرمو زور سپاس یواری جناب تو او برزانش که جوبیستی ام برنامه زور سپاس براسی داواکاری کم هی لبرستان ام برنامه ام یوارتان کراویه بو پیشنهاد و داواکاری کم سبارت به دابین کردنی زوی که سوکاری شهیدان وکو برستان آگادارن لکاتێک دا ئێستا کە مشتمڕی ئەوە دەکەن کە هەردوو حزبی دەسەڵات بازەوە دەکەن لە پێکەنانی حکوومەتی تازە پێکەنان و تشکیلی حکوومەتی تازە بەڵام بەداخەوە من ئەوە ناڵێم تاکو ئێستا لە شاری فلێمانی کە من خاوەنی دوو برای شەهیدم تاکو ئێستا کەایکم وارسی شەهیدە نەیتوانیوە بەوەی کێشەم بلانی ئەو دوو حزبە دەسەڵاتەوە ناتوانیوە زەوی دابین بکەن لەم ماوەی چەند هەفتەیەک لەمەوە پێش بە هەموو قوتی سنووری داری سلێمانی شێتی نیشتیمانی توانیوێتی 220 قەت بۆ شەهیدانی پارتی دیموکرات ئامادە بکە ئایا منە پرسیارە لە هەموو بەڕێزانێک ئەو بەرپرساناکەم کە ئێستا خەریکی پێکەنانی حکوومەتی تازن نتوانن 500 زەوی دابین بکەن بۆ کەسوکاری شەهیدانی پارتی دیموکراتی کوردستان لە سنووری سلێمانیە بۆ بە هەمان شێوە لە هەولێریش چۆن ڕویانیت لەلای ئەم هەموو میلەتە لەلای ئەم هەموو خەڵکە لای ئەم هەموو وارسی شەهیدانە باسی پێکەنانی حکوومەت و شانازیەکەن بە شەهیدەکان و بە خوێنی شەهیدانەوە بۆیە داوا ئەکەم کە بەرنامەیەک لەسەر دابینکردنی زەوی ئەو کەسانەی کە وارسی شەهیدن تاکو ئێستا دابین نەکراوە تکا ئەکەم کە بەرنامەیەک لەسەر ئەوە بکەن بەڵێ کای کاروان وەکو هەموو سەرنجی تۆ گەیشت ئێمەش لەلای خۆمان سەرنجی تۆ لە بەرچاوای گرین گەلێک سوپاس پەیوەندیکەیت ڕێباس لە هەولێرەوە کاک ڕێباس فەرموو چۆن بەڕێز باشی زۆر سوپاس باشی گەلێک سوپاس فەرموو والله بەڕێز ئێمە یەک داواکاریمان هەیە فەرموو ئەمیش ئەوەیە بەڕێز کاک ئەمیر حاجی عوسمانی بێتە سەر شارژا بکەیت خۆ پرسیاریانی بکەین بەڵێ بزانم دەڵێ معاژی پێشمەرگە 700,000 و
ئەی باشە بەڵێ کاک ڕێباز حەشمان نەدیوە ئێمەش وەکو کەناڵێکی سەربەخۆ ئەرکی ئێمە بەدووادا چوونی زانیاریەکانە ئێمەش هەوڵە دێن سەرنجی تۆ لە بەرچاوە گین بەس هیوادارین بەڕێ سەنواری حاجی عوسمانیش ئەو خاسی تو بێنێتە دێ و ئێمەش ئەمە دەین بڵێ سوپاس نەسرین لە شاری سلێمانی بەڵێ فەرموو نەسرین ئەم کاتە باش هەموو کاتێکت چۆنی باشی زۆر سوپاس فەرموو زەحمە نەبێ من پرسیارێکم هەیە لە خزمەتدا من فەرماندەرێکم لە باخچەی ساوایان بەڵێ تا ئێستا 27 ساڵ خزمەتم هەیە تا ئێستا کرێچیم بزانم مۆزەفەیە فەرماندەر هەیە 3 ساڵ خزمەتی هەیە زەوی وەرگرتووە بۆ وایە بۆ ڕەوشی تۆ وایە بۆچی من وام تینی من وایە تۆ من کرێچی بەڵێ تۆ سەردانی بەدەیان ساڵ تو فەرمانبەر بووە هەموو خزمەتت هەیە تا ئێستا کرێکی بوو بەڵێ پرسیارەکەم ئەوەیە بێ زەحمەت بەڵێ ئێمەشی وادارین نەسرین خان وەکو موازفێک کۆتوالی بە دەیان ساڵ تۆ خزمەتت هەیە و تا ئێستاش کرێکی لە کاتێکە کە زۆر جار پارچە عرض تاوزیە کرێت لەسەر کرێکیەکان ئەوانی بتایبەتی خزمەتێکی زۆری وەزیفیان هەیە هیوادارین نشێنە پەیوەنددارەکان جێ لە سەرنجی توش بێ ئاشنا لە هەڵەبجەوە ئەم کاتە باش هەموو کاتێکت وەڵام پێشنیارێکمێ بۆ بەرنامەکەتان فەرموو ئێوە زۆر بە شان باڵی گۆڕاناڵەیەن هیوادارم پۆسە بە شان باڵی یەکێتی شاهڵ بیان ئاشناخان ئێمە تێلەڤیزیونێکی سەربەخۆین ئێمە لە خزمەتی هێواداینانی ئێمە سەر بە هیچ لایەنێکی سیاسی هیچ ئاڕاستەیەکی سیاسی دیاریکراش لە پشت کاری ئێمەوە نییە عاتفەتیشمان لەگەل هیچ لایەنێک نییە بەبێ جیاوازی ڕێزمان بۆ هەموو لایەنە سیاسەکان هەیە لەو پەری ئەلمانی بەو پەری ئیسلامی نەتەوەی هەموو کەسێک نازانم بۆ هەواڵەکانتان بەڵێ زۆر باسی عەبدوڵای مەلانووری مقابلەکەم بۆ ئەندام پەرلەمانی خۆی یەکێتیش ئەندام پەرلەمانی هەیە لە هینە بە تاکید ئەندام پەرلەمانەکانی یەکێتی گۆڕان کۆمەڵ پارتی هەمویان ئێمە قسەیان لە گەلێکی لە هەموو ڕاپۆرتەکانی ئێمەیە بە دیقە سیرکەی هەمویان تیان لێ دوان هەمویان تیان ئەوش ئەندام پەرلەمان ئەو ئەندام پەرلەمانێک نەکوێکو ئەندام پەرلەمان لەسەر فلان حزب وەکو ئەندام پەرلەمانی نینەری ئەم خەڵکە لە پەرلەمان بە تایبەتی مەسەلەن لە هەر جارێک لەسەر پرسێکی ئەم پرسە لیژنەیەکە لیژنەی یاسایی دارایی کۆمەڵی لیژنە لە پەرلەمانەیە یەکێکی لە ئەندامانی ئەم لیژنە دێت قساکە بۆ ئێمە ئەوە لە بەرچاو نەگەین لە کام لایەنی سیاسی وەکو ئەندام پەرلەمانێک کە ئیشی ڕسمی ئەندام پەرلەمانە و بێگومان پەرلەمانیش باڵاترین دەستگەی تەشریعی و یاسادانیا وڵاتەیە هەیکەر سەرنجێکی دیکەشە بێ سوپاس باوکی ڕێژە لە هەولێرەوە کاتت باش هەموو کاتێکت باش بەڕێز گەلێک سوپاس فەرموو لەسەر موچەی پێشمەرگەی بەڵێ معاشەکەمان 300,000 بەڵێ داوا لە جەنابتانەکە جاگەر کارێکمان بکەن وڵێەوەی بەێمەکرێ یاردنی دەنگێوەیە هیوادارین دەنگێوە جێشێنە پەیوەنددارەکان گیان لێبێ وەکو پێویست خزمەتیەوە بکەن وەکو پێویست بەڵێ ڕاگوێز لە پیرەمەدونەوە ئێوارە باش بەڕێزم باشتر کاکە ڕاگوێز فەرموو وڵی من دەمەوێت سەبارەت بە دەستوری هەرێمی کوردستان قسە بکەم بە تاکید فەرموو وەک لە میدیاکان ئابیسین بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان ئەڵێن دەبێت دەم دەستورە بخێتە ڕاپرسی و اینجا دواتر هەمار بکرێتەوە باشم پرسیارە لە ئەوانەکەم بۆ هەتا ئێستا ناتوانێت یاسای خۆپیشاندان بگێڕنەوە بۆ پەرلەمان بۆ ئەوی هەموار بکرێتەوە کە یاسای خۆپیشاندان تەنها یاسایەکە تەنها یاسایەکە ناتوانێت بگێڕنەوە بۆ هەمارکردنەوە ئەی باشە چۆن ئەتوان دەستور بگێڕنەوە من پێم وایە ئەو قسانەی بەرپرسانی پارتیەکەن گاڵتەکردنە بە عەقڵی خەڵکی کوردستان بەڕاستی پارتی دەیەوێت لە ڕێگەی ئەم دەستورەوە هەموو حیزبەکانی تێژ بخاتە ژێر دەستی خۆیەوە هەر وەک چۆن یەکێتی ئێستا خستە ژێر دەستی خۆیەوە ئەگەر ئەم دەستورە بخرێتە ڕاپرسیەوە من پێم وایە کە پارتی بە دەنگی تەزوید ئەم دەستورە تێ ئەپەڕێنێ هەر وەکو چۆن سەرۆکی هەرێم 170 دەنگەکانی کاک ڕاگوێز سەرنجی تۆ گەیشت لەسەر پێم باشە فێلەن وەکو تووشە هاوڵاتیەک بۆ تەیە لەسەر کوی سیستەمی سیاسی لە کوردستانە قسە و سەرنجی خۆتە بێ بەڵام پێم باشە لە مشاشەشا کە کەسێکی زۆر ئازادی لە گەیاندنی سەرنجی خۆت بە شێوەیە کە منتەقی بێ و لایەنی پەیوەندیداریش بە جددی وەربگرێ بەڵێ کاکە ڕاگوێز ئاکەم لە قەڵات دزێ کاکەجان چۆنی گەلێک سوپاس سپاس گەڵانەکەتان دەکەم بەڵێ فەرموو
سەباز بە پێشمەرگەی هەڵەوە معاشمان کەمە کەم و باشە پێشمەرگەی وا هەیە من پێشکەم دێ حال لە شاری قەڵاوزێ شەفەتی وەردەگری نازانم کارمەندی ئاسایشی وە کارمەندی ئاسایش پۆلیس دامێکی زۆریشان هەیە کە سەباتەوە دەڵی معاشیان زۆرە. بەڵێ کایکەکەم سوپاس پێوەندە کەشت باوکی وەفا لە ڕانیا کاکەیار باش باشتر باوکی وەفا فەرمۆ باشی بەڕێزەکەم وەڵی پرسیارم هەیە بەڵێ پرسیاری یەکەم ئەوەیە ئەم بخۆم لە 2001 پێشمەرگەم هەتا ئێستا هیچ پرسیان بۆ مەدانم داوە ئەمینە هەتا واستە و بندیار شتیا بێنە خەڵکی بەخیر ناخوێنیتەوە معاشم 630 ئەما 630 مەبیتوە 920 وەرگرتووە پرسیاری دووەمیشم لەوەنا ئێمە بخۆمان نا چوار ماڵین بابم و برام و مام ئەوانمەوە ئەمە هەرچاوە تا ساکرێتینە بەستعەمزێک لە ناموو کوردستان نییە واشێ نا پێشمەرگەیە حەزیگرێتێنا دووچەمە پێگاگەت بۆ قاونە بۆ ئادەێ بۆ سەری شارێ سەرش حکومەت کۆی پەرلەمان کاکە ئەو کە لە جۆرە خێزان عەرزا بەشێن کاکە ئەوەی خێزانی زۆر عەرزی زۆر خێزانی کەمە عەرزی کەم بەڵێ باوکی وەفا لە ڕانیەوە ئەو هەموو پرسگرێکی ئەو هەموو کێشێکی هەتا هیواداری شوێنی پەیوەنددارەکانەوە پێویست گیان لێبێ و بەرسەویشیان هەبێ بوو جەنابەت باوکی ڕاکۆ لە شاری سلێمانی باوکی ڕاکۆ فەرموو ئەلو بەڵێ کاکەم کاتۆ باش هەموو کاتێکی جەنابەت ئەفو باوکی ڕێکان نەک باوکی ڕاکۆ باوکی ڕێکان کاکەم ببوورە فەرموو چەند تێبینیەکم هەیە لەسەرەوە برادەرەی کە وتی پێشمەرگەین و معاشمان کەمە ئەمە یەک لە قسەکان ڕاستەکە برادەرە معاشی کەمە بەس من زانیاری زۆر وردیشم لە هەنێ هەیە پێشمەرگەی هینە چۆن پێڵێنێ بریناری شەڕی ناوخۆ ئەمانە 6 ملیۆن 7 ملیۆنیان هەیە بۆ ئەمانە وەختی خۆی ئەمانە وەزیر بوون 6 ملیۆن معاشانە بێ وەرە من بە ڕاشکاوی حەزەکەی بە دەلیلی ئیسپاتیان ئەڵم کێو ناتوانین ناوەکان بێن بە تەرەدود نەگرێ ئەمەیەک بۆ ئاشناخانیش کە با سێوی بە شانوماڵی گۆڕانەوەوانە من وەکو بێلایەنێ داوا لە ئاشناخانەکەم و مەعاشەی کە ئەو وەریەگرێ لە یەکێتی منیش وەری بگرم دیفاعی لێەکەم باوکی ڕێکان سپاس بۆ پەیوەندەکەت هەر کەسێک ئازادە چۆن سەرنجی خۆی نیشان بدا ئێمەش ڕێز لە سەرنجی هەموو کەسێکی گرین و گەلێک سپاس بۆ پەیوەندەکەشت دایکی هەنار لە شاری سلێمانی بەلێ دایکی هەنار فەرموو مەرحەبا سەرچاوم ئەم کاتتان باش هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم گەلێک سپاس زەحمەنە بێ من پرسیارێکیەوەتان لێ یەکەم کە وتیان فەرمانبەر و مامۆستایان و هەرچی موچەخۆرەکانە زەویان ئەێنێ و فۆرمەیان بە دایرەکان بڵاوەکەنەوە گوایە زەوی بن بەوانەیە کە کەم دەرامەتن و کرێچین بەڵام تا ئێستا هیچ دەنگێک نییە لە دایرەکانەوە هیچ فۆرمێک نەهاتەوە بۆ دایرەکان کە گوایە زەوی بن بە کەم دەرامەتەکان کە هەموو کرێچین من خۆم فەرمانبەرم لە قوتابخانەیەکەم بەڵێ بەڵێ دایکی هەنار هیوادارین ئەو بەرسیوی توش لەلایەن پەیوەندیدارەکان بێکەوەکو موازف تا ئێستا بە تایبەتی کە توواڵێ وەکو کرێکی کە بێگومان پێشتر موازفێکی تریش هەر لە شاری سلێمانی کە دەیان ساڵ خزمەتیە تا ئێستا کرێکی و سودمەندە بووە لە وەرگرتنی زەوی ئان خانوبەرە ئان شوقەی شتێک هیوادارین شوێنە پەیوەندیدارەکان جێ لە سەرنجێوەش بێ دەشتی لە هەولێرەوە کاک دەشتی فەرموو باش کاکە باشین گەلێک سپاس زۆر سپاس دەشۆز بۆ بەرنامەیەوە دەستخۆشش بۆی کە هەفتانە تەوەرێک کراوەیە من پێشنیارێک دەکەم بۆ بەڕێستان ئەمانە ژمارەی کۆڕەک دانەخرێتن کراوە بێ بۆی ئێمە لە شاری هەولێر دۆکۆ ئەمانە بتوانین زیاتر بەشدار بین و ئەوی تریش پێشنیاری دۆمیش ئەگەر بکرێ تەوەر ئەمڕۆکە بۆ بەیانی دیاری بکرێ بۆی هەموو بینەران بەشدار بوو بتوانین بەڵێ کاکی دەشتی ئێمە دوو هێلی پەیوەندی کوڕێکی تێلێکۆماندانەوە تایبەتیشە بە هەولێر و بە دهۆک و بە مووسڵ و دەوروبەری کە ئێوەش بتوانن پەیوەندی و زۆر خۆشحالیشینە کە زۆرترین پەیوەندیشمان لەو ناوچە بێت بەڵێ من پێم وایە پێم خۆش قسە پێشمەرگە بکەم زۆربەی برادەران لە مداخەلەکان دەرگیز بووم
باسی کمی موچیان دەکرد من پێم وایە پێشمەرگا ئێستا لەم مانگەدا موچیان زیاد بوو نازم ئەمانی کە دەڵێن مانگانە 300,000 وەردەگرین من پێم وایە جارە پێشمەرگە نینەوە بۆ ئاگادار نینە یاخود متابعەیان نەکردار ئەو دەکەن قسەیەک لە بۆر بەرنامەیەک فڕێ بدەن موچای ئەم مانگە پێشمەرگای زیاتر لە 450,000 بوو بیدی بەرەوتەرە بە پێی پلە باڵێ کاک دەشتی گیارە پەیوەندی کاک دەشتی لاانە لە هەولێرەوە مرحبا سەرچاوم ئەم کاتەوە باش هەموو کاتێکت بێ زەحمەت من وەکو قوتابیەکی دەرچووی زانکۆ بەڵێ تاوەکو ئێستا بێمەی بێکاریان نەداوە چاوەڕێی چێکەم بێمەی بێکاریەکە نادەن بۆ لە سلێمای داباشێکی لە هەولێر و لە دۆیکدا باش ناکرێت وەکو تو بزانێ وەکو قوتابیەک و سەردانی شوێنی پەیوەنددارەکان کردووە بۆ ئێوە سەرف ناکرێت لەوێ تا ئێستا هیچ دیار نییە هەر ئەمڕۆنا سبەی دوای هیچ بێمەی بێکاری تەوزیع نەکراوە دوایش کە بێمەی بێکاریەکە تا 950,000 بۆ قوتابی چییە با تاعیناتەکە بکەنەوە با خەڵک تاعینکەن چاوەڕێی چی دەکەن بەڵێ لاەخان بێگومان ئەو کێشەی تۆ هەیە زۆر کەسی تریش هەیە ئەو بە تایبەتی دەرچوانی زانکۆ پەیمانگاکان لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە دهۆک و شاری هەولێر کە تا ئێستا ئەو بڕیارە پێدانی بیمەی بێکاری نەچۆتە واری پراکتیزەکردنەوە بەڵێ هیوادارین شوێنە پەیوەنددارەکان بە تایبەتی ئەوەی تایبەتمەندن بەو بارەجێن لە سەرنجی تو بێ علی لە قەڵاتسێ کاکەلی فەرموو کاکە فەرموو ئەحواڵ چۆنە من گەلێک باشم سپاس دەستخۆشی بەرنامەکە بێ دەکەم زۆر سپاس کاکە علی ئەمن بە ناوی پێشمەرگە قسە دەکەم ئێمە هیچیەکە پێشمەرگە خاننشینەکان پێشمەرگە کۆنەکان دێرینەکان ئەوانەی خاننشینن ئەوانەی ڕۆژگاری سەخت خەباتیان کردووە ئەو پێشمەرگانی شاخی ئەوانەی وەختی خۆی ئێمە ئەگە خاننشین کراوی لە 2003ەوە 2004ەوە هەموو معاشەکان بە 300,000 400,000 کاتی خۆی بەڕێز جێگری وەزیری پێشمەرگە وعدی بەمەدا و پیرۆزبایی کرد بۆ زیادەی ئەو خاننشینی ئێمە بەڵێ بەڵام بەداخەوە ئەو جارەی معاشمان وەرگی هیچ زیادەکە لەگەڵ نەبوو بەس قسەکە بوو هیچ عملی نەبوو بەڵێ کاکەلی تۆ شۆکۆ پێشمەرگەیەک هیواداری سەرنجی تۆش گەیشت بێ یاعقوب لە باتێلە دیگەلمایە کاک یاعقوب فەرموو ئێوار باش برا باشتر یەکەم جار لە باتێلە پەیوەندی بەڵێ برا بۆ نزبە ئەوێت هاتینە گرتنێ زاخۆ بۆ مزارێ بەڵێ ماتەلیتێت دینا بگرن هشیارە بەردن چێ نابتمەنەوە vêja dîn pismamekî min dîna girtin 3 sala mas dî mehkemayekî 3 sala hukm kirin hevaletî hemî berdan. Yani ev pismameta bixwe pismameta bixwe hikmet ha pismameta bixwe kesekî ku xudan pêdawîskî taybet e temam nîne şezirkirinê ve bele pismamê min xweya piyaz mehkemayê hazir bîm دوکه 3 ساله حکم کردن حوالی حمی بردان او 3 ساله حکم کردن دین مروی دین مطلیته مروی دین بگیرن سدم چه بو که یعقوب بله براو سدم چه بو اگر چه بو اگر چه بی اوجک وی مزارا زاخو اوج چوبان دکانا مانی مروی دی شوره خرابت کرد منوا دین ناوی دینا وحوالتي حمي جرتن اوجي جرتن في محكمة يبيل دوكي اسقا موجود محكمة بسين صالح حكم كرن حوالتي حمي بردان شكي واسطة هدين حوالتي حمي بردان جي وابي بي واسطة بي خود دي حكم كرن تريد هذا قانونا ولكاك يا قانونا اول تقول يا بالكيش بو دین بگو من اوید شد خودم پیوستین تایبت جهان تایبت ند به نوان جهان جبرکو دکوت ضرر نوا مجتمعین نبخوش جهان که باشتر هبه و کتود بیجی کسی که دین محکمه 3 سال جزایی گرتنی لسر بیاد کدان گلوه او چند چاو بیت مسعاج بوان کسی کت گلتی تا گرتن ولی ویدار انسان جاتا بو تایبتی بودادگاه دو که گشته به حمید کاک حمید لهولیر و بله کاک هکاری بر سلامتان لبه ئەو کاتتان باش زۆر سپاس هەموو کاتێکت فەرموو من دەمەوێت پێشنیارێکم هەیە و قسەشم هەیە سەبارەت بە هەر دیاردەیەک کە ڕوودەدا پێم خۆشە بە دوانداچوونی تەواوی بۆ بکەن وەرمونایسا حالەتێکەیە وەکو خۆپیشاندانی خەڵک ڕژانە سەرجاددا و داواکاری قوتابیان بەڕاستی حالەت هەیە یعنی لەناو ئەو خۆپیشاندانە دەبینی منداڵی تێدا دەدیندرێ یعنی ئەوە کارەساتی لێ دەکەوێتەوە بە پێی یاسا ئەوە مخالفەیە کە تۆ منداڵ بنێری بۆ ناو خۆپیشاندان
یعنی جارێکی تریش گوتمان کە داواکارم لەو دایک و بابانە ئەوە پێچەوانەی خۆپیشاندانە دواتر خۆپیشاندانی سەردەمیانە یا هاوسەرخ دەبێت ئیجازە وەربگیرێ حکومەت ئامادەکاری خۆی بۆ بکە دواتر ڕێگەی سارەی ئەسعاف بدرێ ڕێگەی سارەی پۆلیس بدرێ سارەی خەڵک نەدرێتە بەربەر پەلاماری بن کە و بارەگایەک نەدرێ دواتر دوکانی خەڵک نەسووتێندرێ یعنی دەبێت بە تەواوی یاسایی بێت دواتر قوتابیان سەبارەت بەوە کە زۆرێک بەڕاستی ناو خێزانەکان پێم خۆشە خۆتان کامێرەکانتان بەرنە بەردەمی مەکتەبەکان زۆربەی قوتابی تا ئێستا قەڵەم و دەفتەر هەڵناگرێ دەیەوێت دەریش بچێ لە مەکتەب یعنی هوشیاری لەلایەن خێزان لەلایەن بەڵێ وەزارەتی تەربیە پێویستە مەکتەبی باش بکاتەوە موچەی مامۆسایان زیاد بکات زۆربەی مامۆسایان تەماشا دەکەی دەبێت دویش بکە فکری لەسەر پەروەردەی ئەو قوتابیە نییە فێری مرۆڤدۆستی کە فێری یاساناسی کە خێرا بۆی کە دەوام تەواو بوو بچێت بێتە سایاق تەکسی یا دوکاندار بێ یا هەری شێکی تر بکە بەڵێ ئەگەر ڕێگەم پێ بدەیت فەرموو ئەو جۆرە خۆپیشاندانە ئیستا ڕێگاگرتن و ڕژانە سەرزادە بڵێ ئەوە لە مێژووی دیموکراتیە دیای یۆنانی کۆنسەرەتای دیموکراتی بوو کە دەرژان لە سەردادا ڕاستەوخۆ دەسەڵات وەڵامی دەدایەوە ئەوە داواکارم لە دەسەڵات لە خەڵکی کوردستان پێی خۆشحاڵ بێ یعنی ئەوە نیشانەی پێشخستن و بەڵێ کاک حەمید ئێمەش هیوادارین کۆی داخوازەکانی تۆ هیواکانی تۆ گەیشتە بێ پەیوەند لە چەمچەماڵەوە کای پەیوەند فەرموو ئەم کاتە باش هەموو کاتێکی بەڕێزت زۆر سپاس وڵات تەوەرەکەی من سەبارەت بە دابەشکردنی ئاوە لەناو شارە ڕاستی بێ بەرنامەیەکی زۆری پێوە دیارە لە بینی گەڕەکەکانە لە چەمچەماڵەوە باسی چەمچەماڵەکەی لە گەڕێکی ڕزگاریەوە بەڵێ جاری وا هەیە یعنی ئاوێت سەعات حوتی ئێوارە تا 12 شەو ئاو بەردەوام ئەکرێتەوە جاری ئێستا بۆ ماوەی 10 ڕۆژ ئاو نەهاتوە ینی بەڕاستی ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە هەر ئێستا زستانە ئەم کێشەیە هەبێت ئەگەر هاوین بێت ئەوە چێ مانگی جارێک ئاو بێت دواداری نەڕێ بەڕێستانەوە ئەم کێشەی بەم بۆ چارەسەر بەڵێ کاکێ پەیوەند سەرنجیت و گەشت گەلێ سوپاس و پەیوەندێکێت دوایەم ناو بەڕابەرێزان لەسەر تەوەری کراوە ئانکو تەوەری ڤەکری دیگەل بەداینە دووبارە سەڵاو بەڕێزان لەسەر توری کۆمەڵاتی دیگەرە چەند کومێنتێکیمان بۆ هاتەوە لەوانە هەمە شینگۆڵاڵێ من لە چەمچەماڵەوە دەستخۆشی بەم بەرنامە کاتەن گەلێک سپاس هەلێ بەڵام ڕخنم ئەوەی هەیە کە بەرنامە و ریپۆرتاژەکانتان تەنها لە شاری سلێمانی ئەنجامەدرێن کاک هەمە بێگومان NRT نووسنگەی لە هەولێر هەیە لە دووک هەیە لە کەرکووک هەیە بێژگێکە لە شاری سلێمانی لە قەزا و ناحیەکان لە هەموو ناوچەکانی کوردستان هەیە و ئێمە ڕوومالی هەموو ناوچەکانی کوردستان دەکەن بەبێ جیاوازی حتا لە نەشری کرمانجیای کەرسەیرکەی لە کوی ده راپۆرت لەوانەیە راپۆرتێک دوان لە ئەم شارە بێ گەلێک سپاس بۆ سەرنجەکانت سالار ڕانیاڵێ باسی 150,000 یەکەی مامۆستای مۆڵەت بێدراو و مۆڵەتی دایکانی بکەن هەروەها دانا سەیدا ئەڵێ بیمەی بێکاری لە حکوومەتی سلێمانی بوو 5 مانگە دابەش دەکرێت بەڵام لە حکوومەتی هەولێر وەکو خۆی ئەڵێ تاکو ئێستا دابەش ناکراوە ئەگەر زانیاری هەبێ لەسەر ئەمە بڵێ هەردی لە هەریرەوە کاک هەردی فەرموو باشتر بجەنابێت دۆسپاس بڵێ من دەمەوێت لەسەر موچەی هێزی پاسەوانەکان قسە بکەم بەڵێ ئێمە وەکو هێزی پاسەوانی کاسەر بێشێتی نیشتیمانی کوردستان بۆ وەزارەتی ناوخۆینا تا چەند جارێک وەزیری ناوخۆ بریکاری وەزارەتی ناوخۆ بەڵێ نێوتیاوەکە موچەمان بۆ سەر بگرێت بە زۆر بەداخۆ تا ئێستا ئەو بڕیار ناکردی بەجێکردن ئێمە کە دانرێن لەسەر کۆمیتۆ مەڵبەندەکان بە ئەمری عیزب دانراینە بەس کەسی زۆر بەداخەوە عیزب مەسی ئێمە خواردووە کا ئێستا ئەمە موچەمان بەکەمی وەرگرتووە لە یەکی 2011 بڕیار بۆ ماسەر بکرێت بە زۆر بەداخەوە وەزیری ناوخۆ چەند جار بریکاری وەزارەتی ناوخۆ چەند جار بەڵێ بەڵێ کاک هەردی لە هەریرەوە ئێمە هیوادارین سەرنجی تۆش گەیشت بێ نافع لە شێخان دەگەلمەیەکێک نافەکەرم کە ئەلو چۆنی بەڕێز ئەس باشم سپاس دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەین گەلێک سپاس کەرم کە سەبارەت بە سیستەم پەروەردە کە ئێستا بۆ زۆر زەرەری هەیە بۆ قوتابیان ژە چاریەکێ بەلێ چاوا زەرەر هەیە وەکو توت بێژی هەموو ینی هەموو قوتابیان ینی هەر قوتابیەک کەس نالێتن ئەوە باشە هەمووی هەر خراپە هەر زەرەر بۆ قوتابیان لە چەمچەمال لە سەی سادق لە سلێمانی هەموو خەڵک خۆپێشاندان دەکەن ئایا وەزیری پەروەردە و سیستەمەی داناوە نالێتن باشە خراپە
بەڵێ کاک نافە وەزیرێ پەروەردەی داخوانیەکی دا ئیرۆ بۆ NRT تەکەس کرد کول هەفتیا بهێت ئەوێ دەگەل ئالیەن پەیوەندیدار فدراسیۆنا ڕێکخراوێن قوتابی خوێندکاران لە کوردستانê û cihên peywendîdarê veberên perwerdeyan kom bin û bersiva ev pirsan haya خوێندکار û قوتابیان ku li Kurdistanê heye bidin. Gelek spas bo peywendiyata hêdî li Dûbis. Kayk hêdî fermo. بەڵێ ئەو کاتە باش هەموو کاتێکی بەڕێزت باشە بەڕێز زۆر سپاس. وڵات تەوەرەکەی من لەسەرەوە ئەمە دوو گوندین سەر بە قەزای Dûbis هەتا ئێستا مادەی ١٤ نە لە هەولێر شوملماندەکان نە لە کەرکووک لەبەرەوەی 57 ماسدرمان کوشتە پێەیە ئێستاش لە 76 گواسرایەتنەوە سەر کەرکووک بە ڕسمی دەچینە کەرکووک دەرێن سزلی 57 تان خوشتە پێ شوملتاناکە دەچینە قوشتەپەس دەرێ ئێوە سەر بە کەرکووک شوملتاناکە دە هیوادارم دەڕێ تەلەڤیزیۆنەکەی ئەوە بەرنامەکمان لۆ دروست بکەن ئەو ڕەوشەی تۆڵێ بێگومان ڕەوشەیەکێ لە هەردووک لاوە ئێوە بێ بەشن بەڵێ بەڵێ لە هەرو لا بێ بەشی باشە کاک هێدی لە Dûbisەوە سەرنجی تۆ بەتایکی لە بەرچاوەرەگرین گەلێک سوپاس. باوکی سوهەیب لە باردەڕاش بەڵێ فەرموو ئەو کاتە جواش برام هەموو کاتێکی بەڕێزت برا ئەم ئەوەرەکەت کرایەوە زۆر سپاس دەکەم بەڵێ بەڵێ ئالو فەرموو فەرموو ئەمن پیشێک ڕخنم لە مامۆستایەکە بەناوی ئاینەوە قسم وڵاتێکی بێلایەن بەڵێ دەڕۆنی دەوری مامۆستایانی ئاینی لە کەنالی ART وەک بەرنامەکەی بۆتان خۆش مباشر بێتە سەری کانی و هیچ ڕۆژ نەمدیت یە قسەیشی بکەن قسەکەی ڕۆشنبیر بکەن خەڵکەکە هەمی بلەو گازندەیان لە حکوومەتەیە بەس ئەمە وەک بە ناحیەی ڕوان ڕۆژێک لە ئیمانی عەلی بەڵێ بەڵێ باوکی سوهەیب گەلێک سوپاس دیارە دەنگی تو باش نایێت دیارە لە لای تۆ خەلەلی شەبەکە شتێکی وایە هەرچوونێک بێ هیواداری سەرنجی تۆ گەشتی بێ گەلێک سوپاس ببوورە دابان لە کەرکووکەوە ئەم کاتت باش هەموو کاتێکت بەڵێ سڵاو تایبەتم هەیە بۆ ستاسی بەرنامەیە ناوخی گەلێک سوپاس بەناوی هەمانەوە فەرموو من ڕخنەیەکم لە خوشکە ئاشنا هەیە دیارە ئاگای لە بەرنامەکانی ئێناڵتینە ئەو ڕۆژە بە چای خۆم دیتم لەگەڵ سوزان خاوە شەهاب چاو پێکەوتنتان کرد بە ڕاشکاوی و لەگەڵ سەفین دوودەیی چونکە ئەوەڵێ بە شانوباڵی گۆڵان هەڵەدەن و بە یەکێتی هەڵنادەن چونکە شتی وانە چونکە قەناتی نالێ قەناتێکی سەر بەخۆیە هیچ لایەن یەک نییە زۆر خۆشحالین کە ئەوە شەهەدی یەکێک لە بینەرەکانی ئێمە بەڕێزان لە شاری کەرکووکەوە شادی ئەوادا کە ئێمە کەناڵێکی سەربەخۆین هەموو دەنگ و ڕەنگی جیاوازەکان بەرپرسەکان دێنە سەر شەشە بێگومان ئێمەش پێمان باشە ئەو بەرسبە هەبێ محەممەد لە ڕانیا ئەو کاتتان باش هەموو کاتێکت کاک محەممەد فەرموو دەستخۆشی بەرنامەتان لێ دەکەم زۆر سپاس ئێمە خەڵکی ڕانینە من دەمەوێت هەندێک باسی خۆز لەسەر ڕان بکەم بەڵێ کەوا دەسەڵاتی ئەم ناوچەیە لە شارەوانیەوە کۆمەڵێک عەرز بە نایاسایی دەدەن بە دەست و پەیوەندەکانی خۆیان و بە نایاسایی تەخشانی و پەخشانی زەوی دەکەن لەو شارە ئەو شارە بۆتە مای ناڕەزایەکی زۆر بەهێز و بە تۆژم هەر بینە ئەو خەڵکە لە پێسی خۆیان چوونە دەرەوە شتێکی تاوەڕوان نەکرا ڕوو بدە دا هیوادارین لەو دەسەڵاتە بە خۆیدا بچێتەوە کەوا تەخشان و پەخشان لەسەر حسابی خەڵکێکی نامەسئول کە تەخشان و پەخشانی عەرز دەکات لەو شارە کە کۆمەڵە خەڵک لە قایم قامەوە هەتا دەکاتە مەسئولی مەڵبەند کە فایلدارە کە تەخشان و پەخشانی ئەو شارە دەکەن گوێیان لە من بێ و بەخۆیان دابستنەوە بەڵێ کاک محەممەد لە ڕانیا سپاس باوکی مستەفا لە شاری هەولێرەوە باوکی مستەفا فەرموو بەرێ مەرحەبا لێبی بەڕێز سەرچاوم زۆر بەخێر بێ فەرموو خۆش بێ سەلامەتی کەنارەکەتان کرایتەوە لە بۆ هەموو شەخصێک کە تەلەفۆن دەکات بێگومان لێرەدا تەماشا دەکەینێ ئەگەر حکومەت خراپ نەبێتن ئێمە حکومەت خراپ دەکەین بەبێ سەبەب
شخصەیە جوان و ڕێک و پێک لە حکوومەت وەردەگری بەڵام مندارەشی حەفت سارانەی لە مەکتەب دێتە دەرێت دەچی لەسەر دادێ ڕادەوەستی و لە ئەمە خۆ پێشاندان دەکەم بە خۆ پێشاندنەکە بەنسبەتی سیستەمی خوێندن سیستەمی خوێندنیش لە مەسلاحەتدا لە مەسلاحەت کات لەسەر ئیستیفادەی میلەتی کوردی تێدایە بەڵام وا بزانم هەندێک کەسان کە قسە دەکەن بە خۆشیان نازانن لە زدی چێ قسە دەکەن وە لە مەسلاحەتی چێش قسە دەکەن بەڵێ باوکی مستەفا گەلێک سوپاس بۆ سەرنجی تۆش هێرۆ لە هێڕانیەوە لە گەلمانە زۆر سپاس هێروخان فەرموو بێزانێت لەسەر ئەوەی دەمانێت لەسەر معاشی ئەیلول قسە بکەین بەڵێ بەڕاستی معاشی ئەیلول زۆر کەمە هیچ زیاد ناکرێت و زۆریش کەمە لە تا ئەو خەباتێکە هەیەە هیچ معاشێکیان نییە بەڵێ هێروخان لە ڕانیا سپاس بۆ سەرنجەکانیشت تۆ باسی معاشی ئەیلۆل پێشمەرگەکانی ئەیلۆل لیت کرد هیواداری سەرنجی تۆش گەشت بێ حەبسە لا خەباتەوە لۆ ئەم کاتە باش هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکە و لە یەکەم زۆر سپاس حەبسەخان لەسەر تەوەرەکەتان لەسەر ئەوەی قساکەم لەسەر معاشی تەقاوتی بەڵێ بەڕاستی تەقاوتی زۆر کەمە یعنی بە نسبەت ئەوانەی کە معاشەکان بڵێم 200 هەزارە هەر هیچ نییە بەشی هەر هیچ شتێک ناکە چەند وەختە ئەم خەڵقە چاوەڕێ هەر ئەڵێ زیاکرێ زیایش ناکرێ اینجا بە نسبەت بانقەکانەوە کە ئەچی بەڕاستی کاتێکی زۆر ئەدوەستێنن هیلاکە دەکەن لە دەرەوە هەوێکە لێ وەرەگرن جارێ ناوتە خوێنەوە ئەچنە ژوورەوە جارێکی کە لێ وەرەگرنەوە قورسەکە دێنێ تاچی مەعاشەکە وەرەگری جارێکی کە بەڕاستی زۆر خەڵکەکە هیلاکەکەن و مۆزەفەکانی هەر بە تەواوەتی یعنی بەڕاستی خەڵق بێزارەکەن ئەنجا بە نسبەتە معاشی ئەم بێوە ژنانەی شەوە هەر 150,000 هیوا هەیە 3-4 مناڵی هەیە هەر زۆر کەمە هەر هیچ نییە جا حەزەکەم ئینشەڵڵا تەوەرێکیش لەسەر ئەوە بکەن و بەرنامەیەک لەسەر تەقاوتی بەڵێ حەبسەخان سەرنجی تۆ سپاسانەکەم زۆر سپاس سەرنجی تۆ لە بەرچاوێکی بەتایکی سوپاس پەیوەندەکەت بارزان جاف لە کەرکووکەوە چۆنی برای بەڕێزم من باشم کاک بارزان فەرموو دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم گەلێک سپاس وەڵا بەس پێم خۆش و بەشداریکەم ئێمەش خۆشحاڵین بۆ ئەو قسانەی سەبارە خاتوش لێر بەڵێ کەس گومانی لەوە نییە کە ئێنارەتی کەناڵێکی سەربەخۆی و گەرانێکی سەرکەوتووە و بەڵێ بەڕاستی وای سەرکەوتنتان بۆ دەخوازم کەناڵەکانتان بەڕاستی فلێچ کردو ئەم لە دەسەڵاتۆن لە بۆ حوسێن دەستخۆشیتان لێکەم بەڕاستی کاک بارزانجاف لە شاری کەرکووک گەلێک سوپاس ئێمە پێمان باشە بەڕێزان ئێمە زۆر ڕێزمەشمەیە بۆ پەیوەندیەکەی ئەوی پێشتە ڕەخنەی لە ئێمە گرتە بوو پێمان بەش هەر کەسێ ڕەخنەی کە بێ لەسەر ئێمە بە هەر شێوەیەک بە هەر شتێک بێ لە دڵی خۆی نایە لێ بڵێ ئێمە پێمان خۆشە ڕەخنە چونکە ئێمە لە ئێوە وازانی چۆن ئیشێکی باش بکەین نەکەر ئێوە ڕەخنەیتان بێ بۆ ئێمە بە دوواداچوون بکەین ئەوە کرد کێشەیەکی شەبێ و کێشەنایرن بۆی باشتری شێوە خزمەتی ئێوەی بینەری بەڕێز بکەین خۆشمەند لە ڕانیەوە کاکە دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم گەلێک سپاس کاکە خۆشمەند برادێک پێشستا تەلەفۆنی گفتی ئێستا هێندێک منداڵ و پاڵ لە سەجادی خڕبنەوە بەڵام ئێمە قوتابینە حکوومەتی ئێرەم دەڵێ نازانم تەلەبە خونەوەی دوا ڕۆژە و ئەو ماساوانە بۆ تەلەبەی دەکەم بەڵام سیستەمێکی سویدیان بۆ مەهێناوە سیستەمەکو پەڕێپانکەی وایە بەڕاستی ئەو سیستەمە دەزانی چۆنە ئاخڵی کوردی و سیستەمی سویدی و مەکتەبی ئەفریقی نابێتەوە ئێستا لە مەکتەبەکاندا چلکە لەبەردا دەنیشێت بەڵام کاک کوشمەند لەم سەردا کە سەردەمەیەکی زۆر سەریعە لە پێشکەوتن لە هەموو لایەنەکەوە پێت وایە کە ئێمەش تووزی خۆمان پێش نەخەین و سیستەمی نوێ سیستەمی ئەو سیستەمی بە تایبەتی وڵاتێکی سویدە کە وڵاتێکی ئەسکەندەنافیا وڵاتی یاری پێشکەوت و جیهان یعنی ئێمەش ئیستیفادە لەو بکەین پێت وایە شتێکی خراپە ئاخرقەی ناکە ئێستا بۆ خۆمان دەڵێن وڵاتین نابێت بۆ خۆمان وڵاتێک دێت یانە بۆ چ وڵاتی سیستەمی وڵاتیش کردوێنە ئەگەر حکوومەتی هێرێم بە خۆی بڵێ سیستەمی حکومڕانی شوی دوێنە سیستەمی کارەبای شوی دوێنە ئێستا بەڕاستی ئێمە کشمان بکەڵینایە نەکەر خوێندنەکەمان بەڵێ کاک کوشمەند بابێ کاروان لە باژارە دووکت گەرمەیە بابێ کاروان کەرم کە هەلو بەڵێ چاوانی باشی ئەس گەلێکی باشم سپاس تو چاوانی سەلامەت بیت خێر و سەلامەت گەلێک سپاس کەرم کە
ما بسيارك هبي بشمرج نسبتها بشمرج إيلوني بله بشمرج إيلوني حتى حتى تنجي هاتلو حتى مكا تزرع يدني ولا عجب هذه بتشتاق بأبيد بنابيد بله باب کاروان نکو پیشمرگی که ایلون ایویدارین سرنجا تجیگشتی بید گلیک سپاس شیران خان لشاری سلیمانی دو پیونده که بکرتی شیران خان فرمو بله همو کاتیکت آره لسرینی بیوجنانه برام اگه دنگی تلویزیون نکت کس که باید باشه جمیله بله پێم وایە شەبەکەش تاوان نیە لە لای تۆ شیران خان بوو بەرەکە توزێک تەغیری شێم بکەی بەڵێ دەستخۆشی تەوەرەجانەکە لێکەم گەلێک سوپاس فەرموو ئەمێ لەسەرینی بیۆژنانە بڕۆم هەش بیۆژنانە 6 مانگ دیارەیەمانە لێ داییشە معاشەکەی زۆر کەمە بەڵێ شیران خان سەرنجی تۆ گەیشتەوە مۆچەی بێوەژنانە کە توالێ 6 مانگ جارێکمانە دێنەوەیش زۆر کەمە هیواداری شوێنی پەیوەندیدا بە تایبەتی لەسەر پرسیەوە جێلێوەش بێ بەڵێ تەماشاوانە نێجا هاوڕێ سەید سایقی ئاڵێ داواکارن بەرنامەیەکی لەسەر ژیانی کەسوکاری شەیدان و زیادکردنی موچەی شەیدان ساز بکەن هەروەها فەرهاد ئەحمەدیش ئەڵێ لە هەر وڵاتێک سادەترین خزمەتگوزاری کارەبای هەرێمی کوردستان چۆن داوای سەر بخۆی دیارە کاتمان زۆر کەمماوە زۆر دای لێبوورین لە هەموو بەڕێزانەکەن کە کومنتێکی زۆریان ڕاوانە کردووە بەڕێزان ئێمە زۆر خۆشحالین کە بەو شێوە جدی پەیوەندی بە بەرنامەی خۆتانەوە مایکە خەڵکێکیان بە زۆر دای لێبووری نەکەین بەس بە تاکید هەموو کومنتەکانتان لە تەوەرەکانی داهاتووی استیفادە لەکەین و زۆر سوپاس کە تا ئێستا بینەری زۆر بەڕێزی ئێمە بوون هیواداری نەکو پێویست لەم تەوەرەشدا خزمەتی ئەوەی بەڕێزم کرد بێ تا سبەینێ تەوەرەکی گەرمتر و پێشهاتێکی نووتر هەر شاد و بەختەوەر بن بخاتراوە